بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. لە پرۆگرامی ئەم جارەماندا باس لە بابەتێکی گرنگی کۆمەڵایەتی دەکەین کە بەڕاستی ئێستا بە بەربڵاوی لە نێو سۆشیال میدیادا بڵاوە. ئەویش ئەو خانمە لە چک بەسەر و نیقابانن کە وەک ڤڵۆگەری ناوەنەی، بڵۆگەری ناوەنەی، تیکتۆکەری ناوەنەی، یوتوبەری ناوەنەی، حەچێکی ناوەنەی ڕۆژانە لە مۆبایلەکانمانە دێنە بەرچاومان، ڕیکلامەکەن و ژیانی خۆیان ئەرزەکەن. باڵاپۆشەکانی نێو سۆشیال میدیا ئەوەی دەیکەن لە ڕووی شەرعی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دروستەیاننا قسە و باسی لەسەرەکەین. بۆچی بەشێک لەو ڤڵۆگەرانە وێڕای ئەوەی کە ژیانێکی زۆر جوان لە ڕووی شاشەکان و لە بەردەم کامێرەدا لە تۆڕەکانی سۆشیال میدیاوە پیشانی خەڵکی دەدەن، بەڵام خۆیان لە پشتەوە بەشێکیان وێرانن، بەشێکیان تەنانەت جیابوونەتەوە. بەپێی ئاینی پیرۆزی ئیسلام باڵاپۆشی، حیجاب، لەچک، نیقاب بۆ ئەوەیە کە بەشێک لە تایبەتمەندی و زینەت و جوانی ئەم ئافرەتە داپۆشتێت. بەڵام بەشێک لەم ڤڵۆگەرانەی لە سۆشیال میدیادا کە خانمێکی باڵاپۆشن لەچکێکیان بەسەرەوەیە یان هیانە نیقابیشن تەنانەت، ئایا ئەم مەرجەی حیجاب و باڵاپۆشیان تیا هاتۆتە دی یان بەلەنجەولارەوە ڕیکلام بۆ ئەو بابەتاناکەن کە لە ڕێی ئەم ڕیکلامەوە لە ڕێی ڤیوەکان و کۆمنت و شەیرەکانەوە ئەمان پارەیان دەسەکەوێت. تەنانەت ئەم خانمانە ڕۆژەکەیان بەوە دەست پێکات کاتێک لە خەوەڵەسن لەسەر سیسەمی خەوتنەکەیان لەگەڵ هاوسەرەکەیان هەتا خۆگۆڕینیان دەم و چاوشتنیان جۆری ئەو مایکەپەی هەڵێبژێرن، تەنانەت حەمامەکە و بانووی حەمامەکەش پیشانێن کە چ جۆرێک گوڵاو و چ جۆرە موعتەرێکەکەنە ئەوێ کە ئەیانێ بچن لەوێ خۆیان بشۆن. بەڕاستی ئەمانە بە کللتوری کۆمەڵایەتی کوردی ئێمە ئەخوات لە ڕووی شەرعەوە ئەمە جائیزە. هەر کەسێک هەر ئافرەتێک با بڵین لەچکێک پەڕۆیەکی دا بەسەریا نیقابێکی کرد ئیتر مەسموحە لەوەی کە هەر شتێ بکابیکە یان نەخێر، ئەمە زیاتر وەکو ئەڵێ بەرپرسیارەتیە خاتە سەرشان. بەشێک لە ڤڵۆگەرەکان با بڵین وانەی ئامۆژگاری خێزانیمان پێڵن، بەڵام وەگوتم خۆیان لە ڕووی ژیانی ڕاستەقینەی پشتی کامێرەکانەوە، پشتی شاشەی مۆبایلەکانەوە خۆیان دنیایەک گرفتیان هەیە. باشە بەشێک لەم خانمە باڵاپۆشانە بەداخەوە بوونەتە فاشیۆن لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. تەنانەت ڕیکلام بۆ جۆری ئەو لەچک و بە حسابمان تۆ حیجابانەش دەکەن، بەڵام بە شێوازێک کە شێوازێکی دروست نییە و شەرعی نییە لە نێو پرۆگرامەکەیە دێینە سەری. ئایا ئەوەی ڤڵۆگەرەکانەی کەن ئەمە ئازادیەکی شەخسی و ڕادەربڕینی خۆیانە یان نەخێر مادەم ئەمان بۆ کۆمەڵگە و بۆ فەزای گشتیەکەن دەبێت ئاگاداری چوارچێوە ئاینی و چوارچێوە کۆمەڵاتیەکان بن؟ ئەم پرسانە و ئەم پرسیارانە و کۆمەڵک پرسیاری تر گەنگەشە و گفتوگۆکەین لاڵقەی ئەم جارەی بەرنامەی هەیوان بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینی کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ مامیوانە مامۆستاجان بەخێر بیت. هەروەها بەڕێز نووسێبە حسین توێژەری کۆمەڵایەتی بەڕێزیشان لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانن. نووسێبەخان بەخێر بیت. زۆر سوپاس بۆ جەناب سەرچاوەکانەوە. وەکو هەموڵقەکانی دیکە کۆمەڵێک میوانی ئازیزیشمان هەیە، کۆمەڵێک خوشک میوانی ئەم جارەی پرۆگرامی هەیوانن. ئەوانیش لە کۆتایی پرۆگرامەکەدا ئەو سەرنج و قسە و تێبینیانی کە هەیەە لەسەر ناوەڕۆکی پرۆگرامەکە یان ئەو پرسیارانەی کە لایەن دروستە بێ و ئاڕاستەی میوانەکانی دەکەن ئەوانی ژۆرەگرم و بە خێراتنیانی دەکەم یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم. مامۆستا محەممەد چیمەنی با لە جەنابتەوە دەست پێ بکەم. جەنابت بە حکمی پێگەکەت کە مامۆستایەکی ئاینید و بەڕێوبەری کەناڵێکی با بڵین ئیعلامیشی لەگەڵ ئەوشا دەست و پەنجەت لەگەڵ تۆڕەکانی کۆمەڵایەتیە نەرمە و تەنانەت خۆت یان ئەوانەی بۆت بەڕێوەبن ئەکاونتی شت هەیە لە بەشێک لە سۆشیال میدیاکان و دڵنیاشم بەشێک لەو شتێکە لە سۆشیال میدیا گوزەرە دێتە بەرچاوی جەنابتان بە شێوازێکی گشتی پێشە وسمە ناو وردەکاری پرسیارەکانەوە. ئەوەی من لە پێشەکێکە وتم و ئەوەی کە ئێستا خانمە باڵاپۆشە ڤڵۆگەرەکان لە نێو سۆشیال میدیا دەیکەن لە ڕووی شەرعەوە دروستە یا نادروستە؟ بەڵێ
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ سازدانی ئەو دەرفەتە. ئومێدوارم بتوانین سوودێک بە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بگێنین و تیشکێک بخینە سەر ئەو بابەتە و دەستخۆشیشم بۆ بەڕێزتان هەیە کە کار لەسەر بەها جوانەکانەکە نەتانەوە کۆمەلگا بەرەو جوانی بڕوا و ئیش لەسەر ئەو بابەت و تۆرانە ئەکەن کە کۆمەلگا ئەشێوێنێ ئێوەتانوێ ڕاستی بکەنەوە و خەڵک لەسەر ڕێگە ڕاستەکە بێت. زۆ سپاسانەکەین، دەستخۆشیتانێکین، کارێکی پیرۆزە و ئەوەش کاری ڕاستەقینەی ئیعلام و ڕاگەاندنە. سەرەتا پێش وەڵامی پرسیارەکەی بەڕێزت، چونکە ئێمە هەموو چینێک تەماشای تەلەڤیزیۆنەکە و تەماشای ئەم بەرناماکە، مەبەستمان لە ڤلۆگەر چییە؟ مەبەستمان بەڕێزان و هەر کەسێک کە بینەرمانە، مەبەستمان لەو جۆرە کەسانەیە، چ لە پیاوان چ لە ئافرەتان. هەڵبەتە ئێمە لەم بەرنامەیە زیاتر باس لە ئافرەتانەکەین کە دیکۆمنتی ژیانی ڕۆژانەی خۆیانەکەن، یا ئەو بیرۆکانەی کە هەیەە، یا ئەو شتانەی کە خولیا و حەزەتیانە تۆماری ئەەکەن ڕۆژانە و دواتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوێکەنەوە لە فەیسبوک، لە زۆر بەوایە لە یوتیوب یان لە تیکتۆک بڵاوێکەنەوە بۆ ئەوی کە مشاهدەی پێبەدەست بێنن، بۆ ئەوی کە لە ڕێی ئەو بابەتەوە هەڵبەتە چەند مەبەستێکی هەیە. یەکێ لە مەبەستەکان بۆ ئەوەیە کە شوهرەت و ناوبانگ پێیا بکەن، یەکێتر لە مەبەستەکانی بۆ ئەوەیە کە وەکو داهاتێکی ئابووری بۆی شتێک بۆ خۆیان پەیدا بکەن. جا لە ڕێگەی ئەو لایک و دیاری و شتانەوە بێ کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بۆیان دێ و یان لە ڕێگەی ئەو ڕێکلامانەوە کە دواتر کە مەشهور بوون ئەیانەوە ڕێکلام بکەن و پاریان دەستەکەوێ. جارێ لە پێشەکیە ضرورە ئاماژە بۆ ئەو بکەین بۆی کەسێک بە حاڵەت تێنەگا ئایا ئیسلام ڕێگرە لەوەی کە ئافرەت ئیش و کار و کەسابەت بکا و پارە بۆ خۆی پەیدا بکات؟ نەخێر. ئیسلام ڕێگر نییە لەوەی کە ئافرەت سەرچاوەیەک بدۆزیێتەوە کە داهاتێکی لێوەی دەست بکەوێت، چ بۆ خۆی چ بۆ خانەوادەکەی، بەڵام بە هەندێ لە زەوابیتەکان. یەکەم ئەبێ ئەو ئیشەی کە ئیکا کارێکی مباح و ڕێگە پێدراو بێت، لە شەریعەتا ڕێگەی پێدراو بێت. دووهەم ئەبێ ملتەزیم بێ بە حیجاب و باڵاپۆشی شەرعیەوە، بە تایبەت لەو شوێنانەی کە قەڵەباڵەخی تایە یان خەڵکی بێگانەی تایە، یان ئەو کاتانەی کە دەرەکەوێت لە سۆشیال میدیا یان لە ئیعلام بە شێوەیەکی گشتی ئەبێ حیجابێکی ڕێک و پێک و شەرعی هەبێ. ئەمە دووەم لە مەرجەکان. سێهەم ئەبێ خۆی بە خووە جوانەکان و ئادابە ڕێک و پێکەکانی ئیسلام و سنوورەکان بپارێزیە. لە ضمنیشیانە هەندێک سنووری کۆمەڵایەتی هەیە کە ئیسلام جەختی لێ ئەکاتەوە. یعنی هەندێک شت هەیە ئەگەر چی دەقێکی سەریح نەبێ بڵێ ئەم شتە حرامە، بەڵام مادام پێچەوانە بێ لەگەڵ عورف و عادەت و کولتوری ئەو شوێنەیە ئەبێ ئەو کەسە ڕەچاوی ئەوش بکات. و خاڵێکی تریش ئەبێ ئەو کارەی کە ئەیکات سەر نەکێشێ بۆی کە تووشی مەترسی بکە، یعنی چ تەحەڕوشی جنسی بێ، چ هەڵانی خەڵک بێ بۆ خراپە، چ ئەو کارە نەبێتە هۆکاری سەر لێشێواندنی خەڵکانی تر. و خاڵێکی ترش ئەبێ ئەم ئیشێکە ئەم ئافرەتەیکە لایەق و شایستە بێ بە کەسایەتی ئافرەت. ئایا ئەمیشە تا چەنێ لەگەڵ ئافرەتە ئەگونجێ، لەگەڵ بنیەتی ئافرەتە ئەگونجێت، تا چەنێ تووشی کێشەی ناکە، تووشی سەرێشەی ناکە، تووشی گوناه و تاوانی ناکە، لە ڕوو شەرعیەوە ناکوێتە ژێر کۆمەڵێ پرسیارەوە. ئەلەم منتەڵەقەوە ئەتوانین ئیشوکاری ئەو دادەبەڕێزانە ئەو خوشکانە هەڵسەنگێنین کە ئایا تا چەنێ ئیشەکەیان شەرعیە. من ئەوەی کە بینی بێتم و ئەوەی بیستی بێتم لەو کارانە لە زۆر ڕۆ هەڵە و کەم و کوڕی تێدایە ئیشوکارەکەیان. ئەوەی کە مەبەستیانە کار و کەسابەتێ بکەن ئەمە نیەتێکی خراپ نییە، بەڵام ئایا چۆنیکەن؟ ئایا ئەوەی بینیمانە ئێمە لەو ئافرەتانە مەسەلەن جارێ خودی حیجابەکان کێشەی تێدایە، لە ڕۆی حیجابەکەیانەوە مەرجی حیجابەکان کێشەی تێدایە. ئێمە زیاتر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد باس لەو کەسانەکەین کە بە حساب باڵا پۆشن و ملتەزیمن بەدینەوە، جۆری حیجابەکەیان کێشەی تێدایە. ئەمجا خصوصیاتی ماڵی خۆیان طبعا ئەگەر دواتر قسەی لەسەرەکرێ بۆیە یعنی ئینسان ئەسبابەکان باسەکە اینجا لە ڕوانگەی ئەوڵێ ئەم کارە حرامە یان حرام نییە. مثلا ئەوی من وتم ینی بە شێوازێکی گشتیەوەی ئێستا بەرچاوی تۆکەوێ بینیوتە شێوازێکی دروستە یەکەگرێتەوە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و حیجاب یان نا؟ ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری دروست نییە،
لەبەرەوەی محتەوا و ناوەڕۆکەکەی شێوازی ئەداءەکەی زۆر تێکەگیرە لەگەڵ چەندین دەقی شریعەت و بنەمای ئیسلامە. باش نووسێ بەخانێمە لای جەنابەت لە ڕووی کۆمەڵایەتی و نەمڕۆمە لە خزمەت جەناب تا ینی بابەتەکە گەنگەشە بکەین لە نەشریعەکەشی وە جەنابی مامۆستا بەجێڵین. ئەو پێشێکی باسم کرد نازانم تا چەند کۆبووی لەگەڵی یاننا و بەڕاست لە ڕووی ئەو زانیمان لە ڕووی شەرع و مامۆستاوتی زۆربەی زۆریان ئیسیفامی لەسەر و قسەی لەسەر و مطابقی شەرع نییە. لە ڕووی کۆمەڵایەتی و کاتێک ئەم خانمە ڤڵۆگەرانە جا ئێمە ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ جا باشە ئەم هەموو کچە مۆدیە لە سفورە هەیە بۆ ئێوە لەسەر ئەوان قسە ناکەن لەسەر ئەوانش قسە کراوە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو کەناڵێکی ئیسلامی ئەمانوێ قسەی لەسەرا بکەین ئەوەیە کە ئێستا کۆمەڵک ڤڵۆگەر بە باڵاپۆشیەوە دەرکەوتون لەوانەیە خەڵک ینی نەزڕێکی تری بۆ باڵاپۆشی هەبێت بە شێوازێکی گشتی ئەوەی تۆژەی بینی لەم ڤڵۆگەرە باڵاپۆشانە لەگەڵ با بڵێن نەریتە کۆمەڵایەتیەکانە یێتەوە یا دژ بە نەریتە کۆمەڵایەتەکانە و وەک گرفتی کۆمەڵایەتی دروستەکان. بەڵێ پێشەکی سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە بەڕاستی قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێی من زەڕوریەتێکی کۆمەڵایەتیە بە تایبەتی لە کۆمەڵگەیەکین ئێمە بەداخەوە ڕۆشنبیری تاکەکانمان لەو ئاستانیە کە گوێ بۆ هەموو کەسێ نەگرن. من زۆر بەداخەوە پێش ئەوەی کە بچمە سەر ئەم بابەتە ئەمەوێ شتێکتان پێ بڵێم یعنی زۆ بەداخەوەم لە سۆشیال میدیا هەموو کەسێکیت قسە لەسەر هەموو بابەتێک ئەکا کە بەڕاستی ئەمە کارەساتە زۆر جار ئێمە خۆمان وەکو کەسێک کە پسپۆرین لە بوارەکە ئەبینین کە کۆمەڵێک خەڵکێک باسی پەروەردەی مناڵم بۆەکە کە لەوە ئەچێ خۆی هەر نەزانێت پەروەردەی مناڵ چیە نە لە ڕێگەیەکی ئەکادیمی و خوێندبێتەوە نە ئەزمونێکی شێبێ لەسەر پەروەردەی مناڵ و زۆر جار کەسێکیت باس لە سەرکەوتنی خێزان و کۆمەڵە شت ئەکا بەداخەوە خۆی لەوە ئەچێ مەسەرەن چەنەها جار هۆکار بوو بێ بۆ تێکدانی خێزان بەداخەوە ینی ئەمانە لە سۆشیل میدیا هەیە بەڵام ئەگەر ئێمە بینە سەر ئەم بابەتەوە باسی ئەم کچە بلۆگەرانە بکەین ئەتوانین بڵین نەک هەر لەگەڵ کللتور و نەریتی کوردەواریان ناگونجێ بەڵکو بەداخەوە بە شێوەیەکی زۆر ئەکتیڤ ئەمانە نەریت و کللتوری کوردەواریان تێکیاوە بۆ چونکە ئێمە ئەگەر سیرکەین بڵێ توونەڵی ئاین و کۆمەڵ یعنی دووشتن ناتوانین ئێمە لەیەکیان جیا بکەیتەوە یعنی هەر کۆمەڵگەیەک و بە ئاینێکە وابەستە بڵێ توونەڵی یعنی جۆرێک لە جۆرەکان تێکەڵاویەک هەیە لە نێوان شریعەتی ئیسلام و ئەو کللتوری کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئەگەر ئێمە سەیری کللتوری کۆمەڵگەی کوردەواری بکەین یعنی بەعام سەیری بکەین جگەلەوەی کە هەندێکی لەوچێ لە شەرعەوە وەرگیرا بێ و هەندێکیشی خصوصیاتی کۆمەڵگەی کوردەواری خۆیەتی سیر ئەەکەین ئەم کچانە بەداخەوە یعنی لە هیچ پرانسیپێکا لەگەڵ کللتوری کوردەواریان ناگونجن ئەگەر ئێمە بین باسی خاڵەکانیان بکەینێکە لەو خاڵانی کە باسیەکەین ئەوەیە کە ئەم بلۆگەرانەیەن ڕێگران بۆ شتێکەکەن کە ئەسڵەن ئەمە لە ناو کووردا هەیە و نە دروستکەری کوردەواریەکیشە بۆ نمونە یعنی هیچ مەسەن کوردێک بەرهەمی نەهێناوە بۆ نمونە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە دیعاە ئەکەن ڕێگلام ئەکەن بۆ کۆمەڵێ بۆنە و مناسبە کە لە کۆمەڵگی کوردەواری ئێمەیانە بۆ نمونە لە ڕۆژی لەدایک بوونەکەمە هاوسەرەکەم هەدیەکی زۆ گەورەی بۆ هێناومەتەوە کە ئەمە لە لای ئێمە ئەمە کللتور نیە نەبووە بەعادەت لەگەڵ ڕێزماگەر هەنی خێزانی شەیکا ئەوە پرانسیبی خێزانی خۆی لەوانەیە گەرەوان بدونی بڵێ ئێمە ئەمانەوێ ژن و مێردی کوردەواری فێری ئەمە بن کە لە ڕۆژی عیدی میلادیانە ئەم جۆرە دیاریانە بۆ یەکتری بەرن بەڵێ ئەوە ینی ئەوە پاساوەکەیان بێ بەڵێ ئەو پاساوەکەیان بەڵام ئێمە ئەبێ لێرە سنووری خێزانەکان بپارێزین ئێمە گەر سیر بکەین خێزانێکێکە لە گەورەترین یەکەکانی کۆمەلگا کاتێککە خێزانی ئێمە پتەو بێ ئەوە تاکمان پتەوە ئەبێ کۆمەلگامان پتەوە بێ ئێمە گەر سیرکەین کۆمەلگا لە تاک پێکیە لەگەڵ دامەزراوەکان یەکێ لە دامەزراوە کاریگەرەکانیش کە پێویستە بە سیستمی حکوومەتەوە بە خەڵکی خێرخوازەوە بە هەموو تاکێکەوە بە کەسی پسپۆرەوە ئێمە دائیم دامی ئەم موسسەیە بکەین کە نای موسسەی خێزانە کە بەداخەوە لەم ظروفەی ئێمە و لەم کۆمەلگەی ئێمە یەکێک لەو بنەمانەی کە خێزانی بە تەواتی شێواندووە بنەمای ئابووریە یعنی ئێمە ئەگەر سیرکەین ئەبێتۆ جیازی کۆمەلگەی بکەی لەگەڵ کۆمەلگەیەکی ترا ئێمە لە کۆمەلگەیەکی کوردەواریە ئەژین بە تایبەتی ئەوە ساڵێک کە سیر ئەەکەین قەیرانێکی ئابووری زۆر لەم کۆمەلگایە ئەڕۆ ئەم قەیران ئابوورە کاریگەری سەر خێزانەکان هەیە زۆر جار خێزانەکان ناتوانن وەزیفە سەرەکی مادەکانیان لێرە جێبەجێکەن اینجا تۆی ڕیگلامێک ئەەکەی بۆ کۆمەڵێ شت کە هەمووی بە پارە ئەکرێ و ئەمانش هەموو ئافرەتێک چاوی لێتی و هەموو ئینسانێکیش حەزی لەو شتانەیە لێرەوە کێشە کۆمەڵایەتەکان دەست پێەکە لەناو خێزانەکانە اینجا خێزانیش پرانسیبی خۆی هەیە ئێمە کۆمەڵی شتی ئەساسیمان هەیە لە خێزانە وەکو ڕێزگرتنی خود وەکو نەبوونی توندوتیژی وەکو پەیوەندی کۆمەڵایەتی کە ئەمانە کۆمەڵە پرەنسیبی ئەساسین کە لە خێزانە ئەبێ هەبێ بەڵام یعنی شتێک لە بۆنەکان کە
هاوسەرێک شتەکە بۆ ژنەکەی یا بە پێچوانە ئەمانە نەبوون بە پرانسیبێکی خێزانی کە من بێم ڕیگلامی بۆ بکەم ئەمە یەکێ لە خاڵەکان یعنی ڕیگلام بۆ شتێکەکە کە لە کللتور و نەریتی ئێمەیانە خاڵی دووهەم ڕیگلام بۆ کۆمەڵێک کاڵا ئەکا کە ئەسڵن هی ئێمە نیە بۆ نمونە یعنی ئەو کچە ئەتوانێت بچێ ڕیگلام کا بۆ ئافرەتێک کە شتێک دروستکە لەوە چێەوە ئیجابیاتێکی هەبێ بەڵام ئەو ڕیگلام بۆ شتێک ئەکا کە بەس بە پارە ئەکرێ و بە پارە یعنی ئەو ڕیگلامانی کە ئەوان بۆیانەکەن بەس بە پارە ئەکرێ یعنی میهنەیەکی تیانە مەسەرەن شتێکی تیانێک کە بڵێ من شتێکی لێوە فێرە بم بۆ نمونە کاریگەریکی باشی هەیە لەسەر خێزانەکان لێوە فێر من چۆن مامەڵە لەگەڵی کریا بکەن نەخێر شتەکان تەنها بە پارە ئەکرێ و هەموو کەسێکیش هەموو خێزانێکیش یعنی ئەو نەخێزانێکی خۆشەیە کۆمەڵشتی بە پارە بۆ بکە ینی ئەوان پێویست ناکە خەڵکی فێر بکەن ئەجا دواتریش کاتێک کە ئەم ئەڵێ هاوسەرەکەم ئەوەی بۆ کڕیم سیرەکەین هاوسەرێکی تریش هەیە تۆ ئەبێ لێرە چینایەتی کۆمەڵایەتیش پارێزی یعنی هەموو کۆمەڵگەیەک لە هەموو جیهانە هەموو چینێکی تیا چینی هەژاری تیا چینی ناوەندی تیا چینی دەوڵەمەنی تیا تۆیەیت بەرزترین کوالێتی بەکارهێنی بۆ کڕینی کاڵایەک بۆ خێزانەکەت ئەبێ چاولێوکەی کە لە ساسی بۆ لە ساچلی کۆمەلگەکە و لەوە چه هەر یعنی پێداویستی ئەساسیەکانی ژیانیان لەوانەیە خانمەکەم ڤیدیۆیە بینێ بڵێ ئەو شووی کردو منی شوم کردو مردی ئەو چی بووە کە مردی من هیچم بۆ ناکەم ئەمە کێشە دروستەکە کرێکارێک لەوە ئەچێ بتوانێت لە ساڵێکە مەسەرەن قاتێجلی جوان بکڕێ بۆ خێزانەکەی بەڵام ئەو یەت لە یەک هەفتەیە لەوە ئەچێ بڵێن 20 ستایل پیشانە کە یعنی ئەمە ئەتوانێ بڵێم هەر ئافرەتان فریای ناکەون یعنی ئەگەر تۆ دانیشی بە تایبەتی ئینجا لێرەوە بابینەوە سەر ڕۆشنبیری تاک بەداخەوە کە کۆمەڵی ئافرەتمان هەیە لەو چه شوێن ئەمانە بکەوێ ئەتوانم بشڵێم یعنی لە سادە بۆ لە سابیستی هۆکارەکان من داتایەکم لە بەرتە ثانیە بەڵامکو ئەزمونێکی هەیە سەرمان زۆربەی کێشەکانیان لەسەر ئەم شتانەیە ئەوەی کە لە دەوروبەرمانە یعنی ئێوێ کۆمەڵی شت بە پیاوەکەی بکا کە پیاوەکەی توانای مادی نیە بۆ لەبەروی یعنی ڕۆژانەیە تگێتە پێشایی زۆر جار ئێستا من خۆم یەکێکم لەوانی کە بەدوای ئەو شتانەیە ناچم بەڵام ێتە بەرچاو ئەمە یەکێ لە خاڵەکان یەکێکی تر لە خاڵەکان بەداخەوە بەزاندنی کللتوری کۆمەڵایەتی کامێکێکە لە خاڵەکان کە ئەبینم لەوانەیە هەیە بۆ نمونە هیچی کەمتر نییە لە بەزاندنی سنوورە شەرعیەکان بێگومان اینجا دوای ئەوەش کۆ تۆ کۆمەڵی خوڕەوشت و نەریتی جوان هەیە لە کۆمەلگای ئەبێ هەموو تاکێک پێیوەست بێ پێوەی یعنی نەک ئەوەی کە باڵاپۆشە ئەوەشی کە باڵاپۆش نییە ئەبێ هەمووی پێیوەست پێوەی اینجا تۆی بە باڵاپۆشیش ئەوە ئەەکەی بەڕاستی بەداخەوە ینی ئەمە بەزاندنی کللتوری کۆمەڵایەتی دوو جار قەرزاربارە بڵێ یەکێک لەوانی کە من لەم ڕۆژانەیە لە سوشیل میدیا گوێم لێ بوو یعنی ئافرەتێک کە ئێوە ڕیگلاوێ بۆ دوکانێ بکە قاتێ جل هەڵئەگرێ ئەڵێ من پارەی ئەو قاتە جلە نایەم يعني ئەمە لە چ شوێنێک شوێنی ئەبێتەوە بۆ لەبەری ڕیگلامم بۆ کردووی يعني ئەمە لە چ شوێنێکە شوێنی ئەبێتەوە کە تۆ بچی شتێک هەڵگری بەداخەوە یا یەکێکی تر لەو شتانی کە من بەرچاوم کەوتۆ بەداخەوە ئەمە کارگێسە پەردەی مناڵیش ئەبێت يعني نەوەکو هەر خێزانەکان مثلا ئافرەتێکە دیعایەکە بۆ کۆمەڵێ ئیکسوارات و کرێم و ئەمانە لەوە ئەچێ بڵێم لە یەک دیعایە 50 سوێن ئەخوا بەخوا ئەمە فلانکەس بردوێتی وا ئیسیفادەی لێ کردووە فلانکەس بردوێتی خێزانەکەی هاوسەرەکەی خێزانەکەی نەناسیوەتەوە کە هاتۆتەوە ئەمە وای لێ کردووە کە ئەمە دیسان بچینەوە بۆ ئەو بوارێکی ئەمە پسپۆری ئەو نیە ئەسڵن تۆ مەسەلەن تۆ ئافرەتێکی لە ماڵەوە ناتوانانی من پسپۆری مەسەلەن خۆراکم نییە و پسپۆری ئیکسواراتم نیە ئەمە دکتۆرێکی سەیدەلاین لەوە چێ بتوانێت لە ڕیگلامە قسەیەکی وا بکە بەڵام من وەکو ئافرەتێک کە نەشارداییم هەیە لەوە ناتوانم یەکێکی تر لەوانی کە سنووری خۆیان بەزاندووە چییە یەکێک هەر لەوانە کورسی بڵین کورسی وتوەتەوە و فرۆشتوێتەوە بە ناوی پەروەردەکردن و مەسەلەن بواری پەروەردەی خێزانی و بەڵێ خودی و یعنی پێگەیاندنی خودی و ئەمانە کە ئەمە کەسێک ئەبێ قسە لەسەر ئەم شتە بکە کە کەسێکی پسپۆر بێ یا بڕوانامێکی ئەکادیمی هەبێ یاخود ئەوتا لە سنتەرێکا مەسەلەن کۆمەڵی کەسی لەو بابەتە بینی بێ و چەندەها شتی تریش کە بەداخەوە لێرە لەوە چێ نتوانین مامۆستا محەممەد ئەوەی نووسیبەخان باسی کرد ینی من کەسێک لە سوۆشال میدیا خۆی دوکانی با بڵێن جلوبەرگی ئافرەتانیە خۆی ئەم پۆستی کرد و وتی ڕۆژێکێک لەم خانمانە هاتووە توتی ئاسایی ڕکلامێک یان تەسویرێکی دوکانە کردکەم و توتی کردوێتی و توتی و دوای ڕکلامت بووکەم و هەندێک شیشی هەڵگرتووە یشانە حەق و حسابکەن توتەڵام پارە نایە منەوە ڕکلامە بووکەم ئێمە عادەتمان وایە ئەم شتانە لە بەرامبەر ڕکلامە هەکەین ئایا ڕکلامێک بەخۆ بادان و بەم شێوازی کە من نمونەم باس کرد و نووسیبەخانیش باسی کرد بەم شێوازە و بەلەسک و بەنیقابەوە بکرێ پارەکەی دروستە؟ طبعا وەکو یاسایەک هەر شتێک حرام بێ هەر شتێک ناڕاست بێ یا نالایق بێ یا نەگونجێ لەگەڵ بنەماکانی شەریعەتە یا پێچەوانەی ئەخلاق و ڕەوشتی کۆمەلگا بێ
حرامە کە حرامیش بوو هەردا هاتێ لە ڕێگەی ئەوە دەستکوێ حرامە بە تایبەتەوەی کە جەنابەت باست کرد ئافرەت ئەگەر بە زەوابیتی خۆیشی ڕێگە پێدراوە بێ کە ڕیکلام بکە ئەو جۆرەی کە ئەوانەیەکەن ئەوە ڕێگە پێدراو نییە یعنی ئافرەتێک بچێ خۆی بایا و یا بۆ منە دەنگی خۆی ناسکاتەوە و یا هەندی حرەکاتی نالایق بک لەسەر مەنەسەیەکە کە بە هەزاران و ڕەنگە ملیۆنها کەس بیبینێ ئەوە تێکە گیرە لەگەڵ چەندین دەق و لەگەڵ چەندین فەرمایشتی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی ئەو ئافرەتانەکە کە ئەچنە دۆزەخەوە فەرمێ مائیلات مومیلات یعنی لەنجەولارەکەن کاتێک کە ئەڕۆن بەڕێوە خۆیان عەرزەکەن یعنی ئەبنە مای فیتنە بۆ خەڵکی یان بۆ نمونە خوای تعالی لە قورآنی پیرۆزا فەرمێ ولا یبدین زینەتەهن با ئافرەتان جوانی خۆیان دەرنەخەن یان فەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض ئافرەتان دەنگتان ناسک مەکەنەوە چونکە ئەوانەی کە دڵیان نەخۆشە تەماحتانەکەن یعنی تووشی کێشە ئەبن و ڕەنگە سەر کێشەی بۆ خیانەی زەوجی ڕەنگە سەر کێشەی بۆ کێشەی زۆر لە کۆمەلگا یعنی ئەوە جگە لە ڕاستی و ناڕاستی ئەو کاڵایی کە ڕیکلامی بۆ کاتا چەنێ وایە یعنی کاتێکڵی باشترین نەبێ ئەوە ئەو ئیشەی تۆ ڕاست نییە و دواتریش گوناح و پارەکەیشی حرامە وایە ئەو شتێک کە تۆ ڕیکلامی بۆکەی تا چەنێ شتێکی سوودبەخشە ئایا زەرەر و زیانی نییە ئایا بالفعل شتەکە ڕاستە وایە و ئایا ئەمە تەسیر ناکاتە سەر خۆڕەوشتی تێکدانی کۆمەلگا و شیرازەی کۆمەلگا و خێزانەکان و کۆم خاتونە بە ڕێزە باسی کرد ئایا ئەم ئیشەی تۆ تا چەنێ لەگەڵ قیامە سەرەکیەکانی ئیسلامە یەکەگرێتەوە تا چەنێ لەگەڵ قیامی کوردواری خۆمانە یەکەگرێتەوە ئەوانە هەموو پێوەرن بۆی کە بڵێ ئەم کاری شەرعیانە ئەو ئێمە دیقەتمان دابێ و بینی بێتمان بەڕاستی زۆربەی ئەو شێوازانی کە ئەوانەیەکەن طبعا مەرجنی هەر ڕیکلام بەشێکە لەوەی کە ئەوانەیەکەن ڕیکلامکردن بەو شێوازە کە ڕەچاوی زەوابیتی شەرعی ناکەن ڕەچاوی کوالیتی شتەکە ناکەن ڕەچاوی ضرورەتی ئەو شتە ناکەن ڕەچاوی ئەو تعالیم و زەوابیتە ناکەن کە شەریعەت وایانی داناوە لە کاتی خۆ دەرخستنە ئەوانە وای لێکا کە بڵێنەوە کارە نادروستە و ناڕێکە مامۆستا کۆمەڵش لە شەرع ڕێپێدراوە لە بینی ژنومێردا نەک ڕێپێدراوە تەنانەت شەرعهانی ئەدا ژنومێر ینی ئاوا بن لەگەڵی دەربڕینی قسەی جوان و ناسک لەگەڵ یەکتری خۆشەویستی ئەدەبن لە ڕووی جەنابەت و بینەر و ئەم خوشکانە هەتا تەنانەت باوەش بە یەکداکردن ماچکردن ئەمانە هەموو ڕێپێدراون لە ئاینی پیرۆزی ئیسلامە قسەکە لێرەیە دروستە ئەم شتە حەڵاڵانە ئەم شتە ڕێپێدراوانە بهێنرێتە بەردەم کامێرە و لە تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە ئەم کوڕوکچە ئەم ژنومێردە باوەشکەن بە یەکتریا و یەکتری ماچکەن یاوی لە پێشەکەیە باسم کرد شێوازی دەموچاوی و دەموچاوشتنەکەی و ئەڕوا بۆ بانووی حەمامەکەی و ئەڕوا بۆ ینی با بڵین خاولێکە لەگەڵ خۆی ئەبا تا ناو حەمامەکە و تا دووشەکەش تەسویرێکە ئەمانە جائیزن مامۆستا نەخێر بە هیچ جۆرێک ئەو کارانە جائیز نییە و خۆزگە هەموو ئەو بەڕێزانە ئەو خوشکانی کە بە حیساب خۆیان بە متەدەیین ئەزانن کاتێک کە حیجابیان کردو گویان لەو قسەیە بێ ئاشکراکردنی خصوصیاتی ماڵ و بە تایبەت خصوصیاتی نێوان پیاوان و ئافرەتان خیانەتێکی زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گەورەترین ئەمانەت ئەوەیە کە ئەو شتانەیە کە لە نێوان ژن و پیاوە ڕووەدا و گەورەترین خیانەت ئاشکراکردنی ئەو عیلاقەیە کە لە نێوان ژن و پیاوانە لە ماڵا ڕووەدا وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد هەموو ئەوانەی کە چێتە خانەی مەحەبەت و مەوەددە و ڕێز و خۆشەویستی و حتا ممارەسەی جنسیوانە زۆر کارێکی مەشروعە لە نێوان لەژێر باڵی سترابێ إن الله حيي ستير يحب الستر والحياء خوا رب العالمین خوایەکی بە شەرمە بە حەیایە پێی خۆشە بەندەکانی داپۆشراو بن مەستوور بن عیب و عاری خۆیان دەرنەخەن ئەگەر تۆ بە عیب و عاری نازانی لە کۆمەلگای تۆ ئەوە عیب و عارە بە بەرچاو هەموو خەڵکەوە باوەش بە خێزانی خۆ تاکەیت و ماچیەکەی بەڵێ ئەمە وەکوتر لە حاڵەتی ئاساییە ئینسان پاداشی لەسەر دەسەکەوێت کە ڕێز لە خێزانی بگرێ و خۆشەویستی بۆ خێزانی دەربڕێ و مراعاتی خێزانی بکە بەڵام منە پرسم بالفعل لە دوای کامێرەکانیش ئاوان کە بە دڵنیاییەوە واقع و ئەو کێشانی کە دێتە بەردەست ئێمە وەکو مامۆسای ئاینی و ئەم بەڕێزانۆک و توێژەری کۆمەڵایەتی و دادگاکان کەوا نییە زۆربەی تەنها بەس بۆ ڕووکەشە بۆ ئەوەیە کە خەڵکی پێ چاواشە بکەن بۆ ئەوەی کە ڕیکلام بۆ ئەو ئیشە بکەن یا بۆ مشاهدەی زیاترە بۆ ئەوەی مەبەستەکانیان کەواتە بە مەعسیەت تاعەت ناکرێت وانە بێگومان بە مەعسیەت کەسابەت ناکرێت بە مەعسیەت
یعنی ڕێگەیەکی هەڵەیە کورت و پوخت ڕێگەیەکی هەڵەیە تۆ جوانەکانی ماڵی خۆت جا خەتەری تریشی هەیە مەترسی تریشی هەیە تۆ ئەوم و ماڵ و حاڵە جوانی خۆت پێشان خەڵکەدەی خۆت معڕەزی یعنی چەندین شتی ترەکەی یعنی لەوانە حەسادەت هەیە ئێمە وەکو مسلمان لە ڕۆژێکە لە شەو ڕۆژێکە ئەوەی من دیقەتم داوێ و لەبیرم بێ 17 جار سنەتە ئینسان سوڕەتی قل أعوذ برب الفلق و ناز بخوێنێ و من شر حاسد إذا حسد خوایە پەنام دەی لە شەڕی حەسوودێک کە حەسوودیم پێ بە تۆ هەر ڕۆژی بەجلێکەوە دەرەکەی هەر ڕۆژی خواردنێک عەرزەکەی هەر ڕۆژی ستایلی ماڵێک پێشکەشەکەی ژیانی خۆتیش یعنی خەیتە بەر ئەوە جگەلەوەی کە خصوصیاتی خۆتە خەیتە بەردەم خەڵک هەموو ماڵ هەموو کەس دەزانن تۆ چیت هەیە لە ماڵەوە چی ئەەکەی ئەمڕۆ خەریکی چی بووی چی ئەخۆی ئەیتر کامە خصوصیاتی ماڵە ئەی کامە ستر و حەیاءە ئەی کامە پاراستنی نهێنی ماڵە یعنی کار گەشتوتە ئەوەی کە لەسەر جێگەی نووسن لەوێ ڤیدۆ بکرێت عیلاقاتی نێوان ژن و پیا و دروست بکرێت کە ئەمە گەورەترین ڕوشاندنی ماڵەکەت پیشانی حیا و شەرم و شکۆیە هیچ شتێک بۆ ئینسان جوانتر نییە لە حیا و شەرم و شکۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الحیاء شعبة من الإيمان حیا شەرم و شکۆ بەشێکە لە بیر و باوەڕ بە تایبەت بوو ئافرەتان ئەبێت جوانترین خەسڵت کە خۆیانی پێ ئەڕازێنەوە بریتی بە لە حیا و شەرم و شکۆ ئافرەتانی کورد وا بوون بە تایبەت لە سەردەمانی پێشووە جوانترین حیا بە نمونە لە ئافرەتانی کووردا ئاهێنرێتەوە بەداخەوە ئێستا وای لاتووە چونکە ڕقابە نییە چی ڕقابەی ئیلاهی چی ترسی خوای پەروەردگار چ تەماشانەکردنی حەڵاڵ و حرام کێشەکە ئەوەیشە کە بە ناوی دین و وەکوڵێ بە لیباسێکی ئیسلامی و بەوەجێکی ئیسلامی و ئەم کارە دەستخۆش بێ نووسێ بەخام پرسیارەکە لەگەم بەڵام وەڵامەکەی بۆ پاش ئەم پشۆ چکە کاتی پشووە من جۆم لێ بوو دۆستێک باسی کردوتی عیلەیەک ژنوبێدە خەریکە هەڵ ئەوەشێتەوە لەسەر چی لەسەرەوەی ئافرەتەکە داوای کردووە لە مێردەکەی من نەمێ بمە ڤڵۆگەر وەکو فڵانە کەسی پورزام داهاتم دەستکەوی و پارەیەکم دەستکەوی ئەو بۆ دەستێکەوەی ئەو بۆ لەم کۆمپانیا و لەم شوێنانە ئەو هەموو شتەی دەستەکەوی بە بەلاش من بۆ دەستم نەکەوی مێردەکەی توێتی من حەز ناکەم تۆ میشە بکەی وای لێ هاتووە ئێستا لە ڕێی دادگان ئەمە جیابێتەوە بەڕاست ئەم شێوازەی کە مامۆساش باسی کرد بەس تەنها ڕووکەشە پشتی وێرانە چکە مامۆسایانی ئاینی و جەنابتان زۆرترین کێشەیەتە بەردەمتان بەڕاست ئەم جۆرە دەبێتە مای ئەوەی کە تەنانەت خێزانەکان ژن و مێردەکان لە یەکتری جیا ببنەوە یان تەنانەت ئەو ڕێز و حرمەتی جاران هەیان بۆ لە یەکتری نەگرن بۆ نونە بڵێ بۆ مێردی ئەوەی بووەکە یا بۆ ژنی ئەوە بۆ مێردەکەیەکە بووینەکە وەڵامەکەیم بۆ دوای پشوەکە بەرەوە سوپاس دەکەم خۆشەویستان پرۆگرامی هەیوان بەردەوامە بێت پاش پشوێکی کەم ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو عزیزان لە پرۆگرامی هەیوانەوە لەگەڵتانین باس لەو خانمە باڵاپۆشە ڤڵۆگەرانەکەین کە ئێستا بەشێکیان لە سۆشیال میدیا ڕۆڵێکی خراپ ببینن هەم لە ڕووی شەرعەوە ئیشەکەیان جائیز نیە وەک مامۆسا ئاماژەی پێکرد هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری خراپ لەسەر خێزان و کۆمەڵگا بەجێڵن. نووسەی بەخان لێم پرسیت ئایا ئەم بابەتە بۆ جیابوونەوە و بۆ تێکدانی بینی ژن و مێرد هەر بەڕاست ڕۆڵی هەیە دەوری هەیە ئێوە کەیسی واشتیواتان بیستۆی هاتوۆتە بەردەمتان ئێمە ئەگەر بین بە شێوەیەکی ئەکادمی دراسی ئەم مۆڤوع بکەین لە هەموو خێزانێکا مەشاکیل هەیە ڕاستە لە هەموو خێزانێکا خۆشی هەیە لە هەموو خێزانەکە ناکۆکی هەیە لە هەموو خێزانەکە فترێک بە ظروفێکی مادی باشە تێپەڕە بن شتی چاک ئەکڕن مەسەر ماڵی چاکیانە بێ فترێکیش بە پێچەوانەوە بەڵام کاتێک کە ئەم بلۆگەرانەیان تەنها شتە باشەکان عارضەکەن تەنها شتە چاکەکان و هەموو شتە بڵین زۆر زۆر زەقەکان ئەمانە کاریگەری هەیە وێنایەک پیشانی خێزانێکی تر ئەوە ئەزانێت کە ئەو هەمیشە واعجی و ئەزانێت کە ئەو کێشەی لێ ئەمانە کاریگەری لە ساسەیانە بە لەسەر خێزانەکان یعنی ئەمە بە دڵنیاییەوە بەبێ ئەوەی کە ئێمە نەتیجەکەی ببینین هەر خۆمان یعنی ئێمە گەر لە هەستی خۆمانەوە کاتێک کە ئەم ڕگلامانە ئەبینین و سەیر ئەکەین ئەم ڕیکلامەکە بۆ ئەوە یعنی بە نەوعەکان هەموو مرۆڤێکی وە یعنی ئەو هەستانە خوا تیای دروست کردو هەستی غیرەکردن و هەستی ئەوەی کە حەزەکە هەموو کەشتی هەبێ و ئەمانە لە مرۆڤ هەیە بەڵام ئێمە چۆن گرنگە کە ئەو هەستانە لە جیاتی ئەوی زەقیکەینەوە نەیهێڵین لە کولتوری کردوارە شتێکی جوانمان هەبووڵن کاتی خۆی لە کۆڵانێکە پیاوێک هەبووە دەوڵەمەند بووە یعنی هەموو جارێکە جلی کڕیوە بۆ خێزانی و توێتی من ئەتوانم هەموو ڕۆژێک مەسەلەن جل بۆ تۆ بکڕم بەڵام ئەبێم ڕعاتی دراوسەکان بکەین یعنی سیرێکی ئەم شتە جوانە لە کولتوری کوردەواریە هەبووە بەڵام بەداخەوە ئێستا بێت تۆ ئەوەی هەتا کە هی خۆش نییە
بڕۆی بیهێنیت و ڕیکلامێکی وای لێ بکەی کە زۆربەی خێزانەکان چاو لێ بکەن من لێرەیە یعنی ئەو ملاحەظەیەم هەیە کە تەنها شتە جوانەکان پیشانی خەڵکی ئێن اینجا ئێمە ئەگەر بین با یعنی بین خاڵێکی ئیجابیش بدۆزینەوە لەم کارەیە کە ئەویشەوەی ئێمە کە کاتێک کاڵێن ئەم کارانە باش نییە کۆمەڵی هۆکارمان هەیە کە ئەڵێن باش نییە وەکو باسمان کرد ینی ئەوەیە کە تۆ یەکەم تۆ هیچ اختصاصێکی نیە لەم بوارە قساکەیت دووهەم تۆ هیچ پارەیەکی مادی و بەدەستەوە نیە ینی تەنها ڕگلامێکی لەسەر بنەمای پارەی خەڵکی و هەدیە و هەدای خەڵکی کە بەحساب ئەمە ئەوێنێ خاڵی سێهەمیش تۆ هیچ شتێک فێری خەڵکی ناکەی تەنها ئەوەیە خەڵک فێری ئەوکی چۆن پارە خەرجکە کە بەداخەوە ئەمانە هەمووی کاریگەری خراپیانی خۆ ئەکرێک کچێک مەسەرەن هە لە سوۆشیال میدیا بۆ نمونە بەرنامەیەکی جوانی هەبێ یعنی ئێمە لێرە ئەمە یعنی ئەوەکو خاڵێکی ئیضافی هەمووی زەربی سفر نەکەین کە یعنی واتێ بەڵ ناکەینەوەی کە دەرەکەوی هەمووی خراپە بۆ نمونە کەسێکە پسپۆری لە بوارێکە هەیە لە بوارەیە قسە ئەکا ئەمە زۆر ئاساییە و لەژێر بنەما و کللتور و عرف و عادەتی کۆمەلگەی خۆمانە یەکەم لە ڕووی ڕووکەشەوە بەلەنجەولار و کۆمەڵی ینی شت ئەکات کە ئەمە لە کللتوری کوردەواریانە لەگەر ڕێزمە دوو هەمیش یعنی وەکو باسم کرد لە ڕووی ڕۆشتێکەوە مەسەن سوێن خواردن بەدرۆ من یەکێک لەو بلۆگەرانە ئەناسم کە ڕێکلام ئەکا بۆ کرێمێ لە یەک بەرنمەیە 50 سوێن ئەخوا سوێن ئەخوا ئەڵێ فڵان وایوت فیسار وایوت من باوەڕ ناکەم کە ئەو سوێنانە لەو ئەچێ بیستیان یعنی ڕاست نەکە لەگەر ڕێزمە ئەمە هەمووی کاریگەری خراپی هەیە لەسەر خێزانەکان و دڵنیاش بە ئەو شتە جوانانەی کە پێشکەشیەکەن و بری قوباقی تێکەن کاریگەری لە ساسەی ئەبێ لەسەر خێزانەکان و لەوە ئەچێ ژن و پیاوێک زۆر ئاسایە لەسەر ئەوە کێشێکی گەوریان تیا دروست بێ چکە ژنەکە دڵی لە خۆی دامێنێڵێ بۆ ئەو واژی بۆ منیش واژین و لەو ئەچێ هانیش بدرێ بۆ ئەو ئیشەکە بیکە بەڵام ئەم بلێرەیە بنەمای ئیشکردمان بیر نەچێتەوە کە هەموو کەس بۆ هەیە کار بکە بەڵام ئەو سنوورانەی کە پێویستە بەڵێ بەڵاوپیتی خۆی ویستم ئیزافە بۆ ئەو بکەم یعنی مەرجنیە هەر کەسێک ئێمە کاری هەموو کەس لێرەیە بڵێن یعنی ئەگەر لە منیش لە پێشەکەش لە پرسیارەکان دایم وشەی بەشێک بەکارێنەوە بەشێک لەو ڤڵۆگەرانەی کە ئەوە ئیشانە ئەژنێمە کۆمەڵە ئافرەتمان هەیە یعنی بابەتی خێزانی پێشکەشەکەن سیمینارەکەن تەنانەت ینی زۆر قسەی باش و چاک بۆ خێزانەکان ئەوەش هەیە بەسێکێکیش لە نقطە زۆر گرنگەکان کە ئێمە لێرەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نا بەس گرنگە ینی وەکو کۆمەلگەی خۆمان ئاماژەی پێ بکەین بەداخەوە نەبوونی سیستمێکی تۆکمە بۆ بواری ڕاگەیاندن کە من هینم لە ڕاگەیاندنیە گرنگە چاودێری ڕاگەیاندن هەبێ بۆ نمونە کۆمەڵێ پسپۆری دیاری بکرێنی چۆن کچێک ئەتوانێت بەبێ ئەوەی کە هیچ زانیاریەکی هەیە بەس لە پێگەیاندنی خود و پەروەردەی مناڵ و ئەم شتانە بکات ئەمە ئەسڵەن کۆمەڵی خەتی سوور هەیە کە ئێمە ئیخوێنی لە بنەماکانی مافی مرۆڤ کە ئەوان تێ ئەپەڕێن بەداخەوە یعنی من لە زۆر بەرنامەکانی تەلەڤیزیۆنیشا من ئەو ملاحەظەیەم هەیە بەس دەست خۆش بێ مامۆستا هەڕاجکردنی ئەم تایبەتمەندیانی ژیانی ژن و مرد ینی بەداخەوە دیسانەڵم بەشێک لەم ڤڵۆگەرانە ینی لەگەڵ مێردەکانیانە ئەم نمایشانەکەن لە کاتێکا خۆ دەزانی پیا و ینی وەکو بڵێ قەڵایەکە بۆ ئافرەت ینی ئەمە بەڕاستی شتێکی جوانە شتێکی دروستە ئەم ژن و مێردە پێکەوە ینی بەم شێوازە دەرەکەون بەم شێوازە بەشان و باڵی یەکتریا هەڵێن پێکەوە ڕێکلام بۆ چوزانم بابەتێکەکەن و ینی پیا و ئەمە ڕۆڵەکەیەتی بەڕاستی وەڵێ خۆی یەکێ لە هۆکارەکانی دروستبوونی ئەو جۆرە بڵێن خەڵکە نەبوونی یان غیابی ڕۆڵی ئەولیا الئومورە سەرپەرشتیارانە وەکو باوک وەکو برا وەکو مێرد کە خوای تەعالا وای داناوە کە الرجال قوامون على النساء ئەبێ پیاوان خاوەن بڕیار بن خاوەن ئیدارە بن بتوانن بزانن چۆن ئیدارەی خێزان و ماڵەدان یەکێ لەو هۆکارانە کەوای کردووە ئەو ئافرەتانە بە حڕێتی خۆیان ئەوە بکەن باوک لە ئاسیانیا بێدەنگە و بە ڕۆڵی باوکایەتی خۆی هەڵناسێ و لە مەفهومی باوکایەتی باش حاڵی نەبوو کە ڕەنگە وا بزانێ بەس ئەوەیە کە تۆ کچەکەت نانێکی ئاوێکی بیتی و تەواو غیابی پەروەردە و پێگەیاندنەوە زۆر کاریگەری هەیە مامۆستا بۆ پشاسەوە قسەی نابێت من بە حکمی ئامادەکردنی ئەم بەرنامەیە سێرچم زۆر کرد بۆم بابەتە بەڕاستی هەندێک ڤیدۆ هاتنە بەر چاوم ینی لێرە تەنان ناتوانم بیشیان لەم باسییان یەکێک لەوانەیە کە باسی باوکت کرد ینی یەکێک لەو خانمانە لە سیارەکەی دانیشتووە چاوەڕی باوکێتی بێن پێکە بڕۆن بۆ شوێنێک مایکەپەکە بەڕاستە خۆش با بڵێن بۆ خەڵکێک گوازێتەوە ئەڵێ ئێستا باوکمێ دیسانەوە پێمەڵێتەوە ئەمە چیە سوورا و سپیاوە ئەمە چیە لە خۆتە بە دەموچای خۆتۆگرە ها ئاوا بە قسە و بە سوعبەتیش ئاوا ئەڵێت و ئەڵێستا باوکمێ قسەم پێڵە تاریخەوە هەیە لەگەڵ باوکی ئەو کارەکە
یعنی بۆ نمونە کۆمەڵەیە ناوەڕۆکی بێسوود و بێکەڵکەکە وەکو ڕاچەڵەکاندنی باوکی وەکو تێگردنی شتێک لە باوکی بێگومان لە نێو کۆمەلگا یەکێ لە مەترسیەکانی ئەم جۆرە کەسانە ئەو کاریگەریە کە خەڵک چاویان لێکە ئەبن بە قودۆیەکی خراپ ئەمە جگە لەوەی کە ئەگەڕێمە سەر باسەکەی خۆمان کە مرد بەرپرسیارە وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته خۆی کارەکە کارێکی نەشیا و نادروستە خراپتر و ناشرینتر کە مێردەکەیشی لەگەڵا بێ یعنی شەرعیەتێ بە ئیشی خێزانەکەی خۆی بدا من تەنها بەو مێردانە ئەڵێم بەس ئەو کۆمنتە نەشیاوانە بخوێننەوە کە بە خێزانەکانتان ئەوترێ بەسە بۆی کە ڕابچەڵەکێن و شعور بتانگرێ و شەرم و حیابتانگرێت دەستبەرداری ئەو کارە بن ئەزانی چەنی کۆمنتی ناشرینان بوون چێ لانی کەم یعنی جوانی ئینسان ئەو کۆمنتانە بجێڕێتەوە کۆمەڵێک کۆمنتی نەشیاوی زۆر کۆمەڵێک گەنجی هەرزەکار کە کۆمەڵێش قسەی ناشرین و زۆر نەشیا بۆ ئافرەتانە ئەڵێن ئەو کۆمنتانە ناخوێنەوە یان گوێی خۆتانی لێکەڕەکەن ئەمە یعنی ئەو پەڕی دوور لە ڕووی بەڕێستان و هەر کەسێک گوێی لەمانە بێ جگە لە لاوازی ئیمان و لاوازی دین ئەی بێغیرەتی نییە ئینسان یعنی جوانەکانی خێزانی خۆی بە عالەم پیشان بدا عیب و عاری ماڵی خۆی بە خەڵک پیشان بدا لەگەڵ خێزانی شتانێک بکە کە یعنی لەگەڵ باو نییە کە باو نییە لە سەتا تۆ نەوەتیش بڵێ لە سەتا نەوەتی کللتوری ئەم کۆمەلگایەت و پێچەوانی ئەو ڕۆشت و ئەو کارێ جگە لەوەی کە تۆ خۆت بە موسڵمان نەزانی جگە لەوەی کە تۆ یعنی بووی بە یعنی خۆزگایەکی لە پرسیارەکان ئەوە بووایە کە ئەمانە سمعەتی خۆیان ناڕۆشێن سمعەتی ئیسلامیش لە کەدارێک بووی ئەم بەرنامەکەی ئێمە لەسەر باڵاپۆشەکان ئەجی خۆ کچە مۆدێلی ژێ مامۆستا قسەی لەسەر بکەین ئەم بەڕێزانە جگە لەوەی کە مەسەلەن ئەوە باوک دەستبەرداریان بووە ئەو مرد ڕێگەی بۆیان فەرامۆش کردووە ئەوە بە کەیفی خۆیان شتەکەن خۆشیان نەخەنە ژێر دیندارەکەیشیان نەخەنە ژێر بۆ پرسیاریەوە ئێستا کەسێک ئەگەر تاوانێک بکات لەگەڵ کەسێکە کە سیمایەکی ئیسلامی لە خۆی وەکۆڵێ پێوەیە یان بە کەسێکی ئیسلامی ناسراوە یان سەر و سیمایەکی موسڵمانانەی هەیە زیاتر لەسەر ئەکەوەک لە کەسێکە ئیلتیزامی بەدینەوە نیە ئەو کەسێکی ئیلتیزامی بەدینەوە نیە زۆر پێی بڵێ لە کاکە من ئیلتیزامم بەدینەوە نییە و من ئاوە بۆ خۆمەی زانم بەڵام ئەوانە زۆر بە یعنی ئەتۆ حیجابەکەی یعنی چی یعنی من پابندم بە فەرمانی خواوە ئەی بۆ ئەملانیان پابندین بە فەرمانی لەوە چه خەڵکێکی زۆرتریش چیان لێ بکە ئەوەش دووبارە موسیبەتە کۆمەڵە کچی کە باڵاپۆشن و زانەوەی ڕۆشنبیریان کە ئەوە باڵاپۆشەوە ئەوە تا لە چی کردە و ئیشوکارەکەی خۆشیەکە کە ئەمە شەرعەدانە لە دەرفەتی ترە باسی ئەوکەم کە کاتێککە ئێمەڵین شتێکی خراپە ناشەرعیە ناڕێکە لەبەر هۆکارەکان کە نووسی بەخانەوەی کە منەوەی قسەی لەسەر بکەین ینی زۆر جار ئەوترێت ئەوانەی کە لەسەر شاشەکانی مۆبایل یان لە کامێرە و لە سوۆشال میدیا و مەدحی یەکتریەکەن و بە قوربان و بە ساقەی یەکتریە بن ئەمە ئەگەر بچیتە ژیانی ئەسڵی خۆیانەوە بەشێکیان ژیانیان زۆر وێرانە ڕاستە ئەمە لە ڕووی دەرونیەوە ڕاستە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بەڵێ چونکە ئەگەر کەسێک هەموو ئینسانێک ئەگەر شتێکی هەبێ یعنی شتێکی هەبێ لەو شتەیە تێر بێ قەت ئەو شتە عەرز ناکا بۆ خەڵکی ئێمە گەر سیرکەین ینی ئەگەر ببینین لە پەروەردەی کاتێک کە مناڵێک تێر خۆشەویستی ئەبێت کاتێتە دەرەوە مناڵە پێوەی دیارە یعنی قەت ناڵە دایکم وا بۆی کردن باوکم وای بۆ کردن بۆ لە بەروی تێر بۆ لە خۆشەویستەکە بە هەمان شێوە لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵاسی و دەروناسیشەوە گەر شکاری بۆ بکەین ڕێک وایە ئەوانە لەوە ئەچێ وێنایەک پیشانی خەڵکی بن کە ئەسڵن لە ژیانی خۆیانە ئەوە نەبێ و بەڵگەش هەبووە ینی چەند کچە بووە کە ئاوا بووە وای کرۆ دوای سەیرەکەی لەگەڵ هاوسەرەکەی جیابووەتەوە کە ئەمە ئەگەر وایەکتریان خۆشبویستیانە ئەگەشتنە ئەو نەتیجەیە باش بە بڕای تۆکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەم کچە گەنجە جوانانی کە لێرە لە بەرنامەکە دانیشتون یان لە ڕێی شاشەکەەوە ئەو دایک و باوکو ئەو ژن و خانمانی کە ئەمان بینن ڕێنمایی تۆ چییە بۆی کە چۆن تەعامل لەگەڵ ئەو ڤڵۆگەرانەکەن بەشێک لەو ڤڵۆگەرانە چۆن ینی ئایا سەیریان نەکەن ئەنفۆڵۆیان کەن چی بکەن بۆی کە کاریگەریە خراپەکانیان کە لە ڕووی شەرع و لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسان کرد تەسیری نەبێ لەوانیش ئەوەی کە پێویستە هەموو تاکێک بیکا کەج بێت ژن بێت لە ماڵی خۆیان دووشت زۆر گرنگە
یەکەم سنوورێک دابنێ بۆ سیرکردنی ئەوانە بەڕێ من سیر نەکردنیان باشترە چکە شتێکمان فێر ناکەن بەڕاستی من خۆشان زۆر بێمنەتن لەم نەفرگیان توی ئێجاکا کە زۆر سیرمان مەکە خەتای خەڵکە ینی من لە ئەوڵیش ئاماژەم بەوە کردم ڕۆشنبیری تاک زۆر گرنگە ئەمە خاڵی یەکەم پێویستە یعنی سەیری ئەوان نەکرێ باشترە ینی چونکە لەوەکو لە ئەوڵە باسم کرد بەس فێری ئەوە دەکەن چۆن پارە خەرجەکەی ینی ئەوە چون بۆ ماڵی براکەم و براکەم ژنی هێنا و بە براژنەکەم پێنجنەوە خواردندا ئەنێ براژنەکەم ئەو خواردنانی بۆ کردم و دەسم ڕەنگینە و لەوە ئەچێ من لێرە ینی ناخۆشیشم قسە بکەم لەوەی ئەو خواردنان شەوی بە دروستکردنیان یابێ یعنی هیچ خۆیان دروستیان نەکردبێ چکە ئەوانە هەیە سوێن بخۆن بۆ کرێمێک یعنی بڵێن ئاوایە واش نەبێ لەوە چێ ئەوەش هەر ئابێ سپۆنسەریان کردبێ بۆ کۆمپانیا بۆ شتێک ئەمە خاڵی یەکەم یعنی هەتا سەیران نەکەی باشتر چکە شتێکیان لێو فێر نابی خاڵی دووهەمیش من لێرەوە یعنی وەکو خاڵێکی زۆر سەرکیدا لە خوشکان لە دایکان لە کچان لە مناڵان لە هەموو ئەوانە ئەکەم زۆر گرنگە هەموو ئینسانێک تایبەتمەندی خێزان و خانەوادی خۆی بپارێزێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە چونکە ئێمە ئەگەر ئێمە سیر بکەین کاتێک کە ئێمە تاکێک لە کۆمەلگای بین ئەڵێن هەموو تاکێک وێنەی خێزانەکەی خۆی ئەکا هەموو خێزانێک جیا لە خێزانێکی تر من ماڵی من جیا لە ماڵی خوشکەکەم لە ماڵی براکەم لە ماڵی باوکم لە ماڵی مامم لە ماڵی ئامۆزاکەم لە ماڵی پورتاکەم ئەمە طبیعەت ڕۆڵی هەیە لەمەیە ئیلتیزامکردن بە ئاین و ڕۆڵی هەیە ئەو کولتورەی کە ئەو خێزانیتی ئاژیر لایانی ئابووری ئەمانە هەمووی حکمێن لەسەر کە تۆ خێزانەکە و چۆن بەری بەڕێەوە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە تایبەتمەندی خێزانی خۆمان بزانین یعنی تۆ ئەکرێ مەسەلەن یەکێک مێردەکەی لەوە ئەچێ ڕۆژی دەفتەرێکی دەست بکێ ڕێکێکیش مێردەکەی لەوە ئەچێ ڕۆژی 10,000 دەست بکێ تۆ ئەکری ئەم دوو خێزانە بێنیت و لەناو کۆمەلگا گشتاندن بکەی کە بڵێ ئەبێ هەموو کەس وابێ کە ئەم ڕیگلامانەی کە ئەم ڕیکلامانەی کە ئەم بلۆگەرانێکن بەداخەوە جۆرێکە لە گشتاندن یعنی ئەیانێ هەموو کەس ئەو ژیانی ئەوان بکە کە ئەمە وانە کەسێک ژیانی جیاوازتر لە کەسێکی تر لەبەرەوە زۆر گرنگە تایبەتمەندی ژیانی خۆمان بپارێزین و هەمووشمان شوێن زۆر گرنگە ینی ئەجندایەکمان هەبێ بۆ پەروەردەکردنی خۆمان و ماڵ و مناڵمان یعنی شوێن هەموو کەسێک نەکەوین هەر کەسێکیش قسەی کرد قسەی و کەسە بەڕاست نەزانین گەڕانەوە بۆ سەرچاوە ئەکادیمیەکانیش زۆر گرنگە من کاتێک گوێ لە بابەتێکی پەروەردەی ئەگرم گرنگە باس گوێ لە کەسێک بگرم کە پسپۆرێکی هەبێ لە بواری پەروەردەیە و ڕۆشنبیری تاکی زۆر گرنگە لێ ڕاستە مامۆستا محەممەد ینی زۆر جار ئەوەی کە ناویان کچە مۆدێل ینی بەڕاستی من پێم شەرمەکە لە حزور جەنابەت و بینەری ئازیز و خۆشەویستی پێیانش باسیەوەکەم بەڵام ینی شتێگەڵن خەڵک شتێکەکەن شتێک بڵاوەکەن و خەڵک قسەیان پێڵە کۆمنتی ناشرینیان بۆ نووس هەر دانیشتوونیانی کە ئەبینرێن خەڵک قسەیان پێڵە بەڕاستی مشکلەکە لەوەیە بەشێک لەم ڤڵۆگەرە باڵاپۆشە خانمانە یعنی هەمان قسەیان پێوترێ ئەڵێ چاخۆ فەرقی هەرەوە لەسکێکی بەسەرۆژنە هەمان ئیشی فڵانە کەسەکە ئەمە لە ڕۆژەرعەکەشەوە ئەوەندەی تر تاوانبار نابن قەرزاربار نابن کە بەهۆی ئەمانەوە لەسک و ئیسلامیش قسەی بێتە سەر بڵێ بێگومان هەر کەسێک کە مسلمانە ئەوێ پارێزگایی لە کەساتی خۆی و پارێزگایی لە کەساتی معنەوی دینەکەیشی بکات کەسێک کە ملتەزیمە دیندارە ئێستا زۆر جار بیستومانەڵێ فلان کەس حاجیە بەڵام خۆزگە حاجی نەبووایە زۆر قۆڵ بڕە فلان کەس بە حساب لە ڕیزی پێشەوەی نوێژخوێنەکانە لە ڕیزی پێش و نوێژخوێنەکانە هەخۆ دایمە بەڕێ مزگەوتەوەیە بەڵام وجدان لە ناخیانیە ئەو فلان کەس ڕیژدارە سەریکە چەنێ بێوجدان و گرانجانە ئەوە ئافەتە بە حساب لە چک بەسەرە ئەوە بێ بەبار بەسەر دینەکەەوە کە ئێمە ئەبێ هەوڵدێن زیاتر تەرکیز لەسەر جانیبە ئەخلاقیەکە بکەین نەک جانیبە مەزهەرێکە بەڵام ئەگەر احتیمام گرنگیمان بە مەظهردا و بیلفعل ئەومان داوا کرد ئەو کارێکی باش کە مەسەلەن حیجابەکەن خۆیان داپۆشن بەڵام ئەمە نەبێتە زەریعەیەک نەبێتە پاساوێک لەژێر ئەمەوە بۆ چاواشەکردنی خەڵک بێ بۆ دەستبڕینی خەڵک بێ ئەوە دوو جار گونەهبارە بێت جارێکە سمعی ئیسلامی پێلەکەدارە بێ طبعا ئیسلام دینێکی پیرۆزە بە پاکی هەرمێنێتەوە بەڵام ئێمەی مسلمان ئەو کاتابینە هەڵگرێکی ناشرین ئەبینە تاکێکی ناڕێک مەسئولیات و بەرپرسیارەتی ناشرینکردنی ئەو دینێش ئەکەوێتە ئەستۆ باش مامۆستا محەممەد ئەمانە ئەم خانمانە بەشێک لەمانە کاتێک سنوورەکانی شەرع ئەبەزێنن تەنها خۆیان زەرمەندە بن و گوناهبارە بن یا کۆمەڵگەیەکیش لە بەروی لایک و ڤیویان زۆر و فۆلۆوەرزیان زۆرە کۆمەڵگەیەکیش بەرەو هەڵدێرە بن بەڕاستی بێگومان ئەوە جگەلەوەی کە خۆیان گوناهبارە بن ئەبنە هۆی هەڵگرتنی گوناهی خەڵکیش لەو ڕەفتارە نشیاوانەی کە ئەوان بڵاویەکانەوە
وكخوا فرمي يحملوا أوزارهم وأوزارا مع أوزارهم أو جناحي خوان هالجرون وجناحي خلقي شالجرون بوشي كاتي كتو كيشبو مالك دروس تكيتو ئافرەتێک وا لە ئافرەتێکەکەی هانی ئەدەی کە دەم لە پیاوەکەی بکاتەوە و داوای زیاتری لێ بکات لەوەی کە هەیەی و داوای مۆدیل گۆڕین و هەموو ڕۆژێ بەزم و ڕزمی مۆدیل کاتێک کێشەکەیتە ماڵێکەوە ئەستۆی ئەو کێشەیە لە تۆیە گەنجانێک گونەهبارەکەی جوانی خۆت عەرزەکەی ئیثارەی شەهوەتی گەنجانەکەی کاتی خەڵک بەزای ئەدەی شتی خراپ بەسەر خەڵکیان ساغەکەیتەوە هەموو ئەمانە گوناهن و گوناهەکەی گەورەتریشە. طبعا لە دینی ئێمەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم كل أمتي يدخلون الجنة إلا من أبى هەموو ئومەتەکەم ئەکرێ بچنە بەهەشتەوە ئیلا کەسێک کە نەیوێ بچێتە بەهەشتەوە. جۆرێ لەو کەسانەی کە یان ئەفەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين هەموو ئومەتەکەم ئەکرێ خوالیان خۆش بێ ئیلاوانە نەبێت کە گوناح بە ئاشکرا ئەکەن. فەرموویان ئەی پێغەمبەری خوا مەبەست چییە لە گوناح بە ئاشکرا؟ فەرمووی بەشێ لە مجاهرەوەیە کابرا خوای پەروەردگار ستری کردووە گوناهی تاوانێک کاچێ لە ناو خەڵکە ئاشکرایەکە. ئەم کەسە بۆ خۆی هەڵە ئەکا ئەوێ ئەم هەڵە بەسەر کۆمەلگایشە ساغ کاتەوە و خەڵکانێکیش بتوێنێتەوە کەونە ژێر کاریگەری ئەمانەوە و ڕیکلام کاریگەریەکی زۆری هەیە و دڵنیات کەمەوە تەسیر و کاریگەری لەسەر گەنجەکان بە تایبەتەوەی کە تازە پێ ئەگەن مامەسا باشتر ئەزانێ تأثیر و کاریگەری زۆر لەسەر ئەو گەنجانە دروستەکە بۆیە گوناهەکان تەنها بە خۆیانەوە ناوەستێ سەرکێشێ بۆ خەڵکانی زۆر باشە. ئەو تەمەنە یعنی ئەو تەمەنی کە مامۆستا باسی کرد گەنجان تەمەنێکن مەسەلەن شت زۆرتر وەرئەگرن لەو ئەچێسە من سەیرێکی ئەوانە بکەم پێکەنینم بە شتەکانیان بێ بەڵام گەنجێک وەرگرتنی بۆ ئەوان جیاواز لەوانە 18 بۆ 25 ساڵێک جیاواز بێگومان تەمەنەکان دەورە بینێ. نووسی بەخان بەشێ لە ماناڵەن ئەمە ئازادی شخصی خۆمانە و ئازادی ئیشکردنی خۆمانە بەڵام ئازادی ئەوان کاتێک کە ئەمە خەلەلەکانی بێ ئەمە باڵین کاریگەری نەرێنەکانی بێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی شەرعیەوە هەر بەڕاست ئەم پاساوی کە کاکە جا سەیرم مەکەن خۆ کەس بە زۆر ینی کەسم بە زۆر ڕانەکەشاوە سەیرم کە ئەو ئازادی خۆمە خۆم ئاواکەم ئەمە قسێکی تەواوە دروستە ئەمە ئازادی پێوترێ من وەکو ئەوەی کە خۆیان عەرزەکەن و ئازادی ئەکەن ئەمە خۆیان گوناحبارە بن ئەمە مەوضوعێکی ترە بەڵام وەکو ئەوەی من ئەڵم زەوتی ئازادیان کردو لە بەرەوەی دەستە بن بۆ کۆمەڵی بابەت کە هی ئەوان نییە یعنی لەو ڕۆوە خۆ تۆ ئازادی هەرەوە خۆت ئازاد هەبێ تۆ بێ ئازادی خەڵکی تریش تێک نەیە بەڵام کە تۆ دەسەبەی بۆ کۆمەڵی بابەت کە هی تۆ نییە و دەسەبەی بۆ هێنانی کۆمەڵە شت کە لە کللتوری کۆمەلگەی تۆیانە ئەمانش جۆرێکن یعنی لەوەی کە تۆ ئازادی زەوتەکەی من هەر نەگ ئەو بلۆگەرانی کە ئێستا ئەم شتاکەن من هەر حەزەکەم یعنی وەکو ئامۆژگارێک بۆ کۆمەلگەی خۆمان بەداخەوە یعنی هێنانی کللتوری بێگانە و تورکی و عەرەب و فتر هەموو بە هەموو نەتەوەکانەوە یعنی ئێمە هەڵگری دوو ناسنامەین یەکەم موسڵمان دومیش کۆمەلگەی کوردین یعنی ئەوەنەی کە ئێمە لە هێنانی شتی بڵین کللتورە جیاوازەکانەوە کێشەمان بۆ دروستە بێ زۆر جار لەوە چێ لە خلافی شەرعەکەەوە کێشەمان بۆ دروست نەبێ یعنی بەداخەوە لەگەڵ شاک کۆمەڵە شت ئەهێنن ڕاستە ئەمە جۆرێکە لە ئازادی بەڵام کە تۆ سنوور و کللتوری کۆمەلگەکەی ئێمە شتێکە ئەمە دووبارە سنوور بەداندنە من پێمانێکرێت بۆ ئازادی وترێت ئەوە ئازادی کە سنووری ئازادی من نەبەزێنوانە سنووری ئازادی خێزانەکان تێک نەدەین بەڵام سنوور و بەزاند و کۆمەڵشتی ناڕەوشتی شو کرد وەکو قسەکردن بەبێ بنەما و دەستبردن بۆ کۆمەڵە بابەت کە هی تۆ نەبێ ئەمە جۆرێکە لە وەکو بڵی زەوتکردنی ئازادی زۆر باشە من بزانم ئەم میوانە بە ڕێزانەکە پرسیارێکیان نەبوو یەک دوو پرسیارێک وەرەگرین و ئەو چەند دەقەی ماوە ئێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەوی بزین کە زێ پرسیاری هەبێت لەسەر پرۆگرامەکەوتەوەرەکە مامۆسانی بەڕێز پرسیارم لە هەردووکتان هەیە ڕاستیەکەی سەرەتا لە مامۆسا محەممەدی بەڕێز ئایا بەڕێستان لە ڕووی شەرعەوە ئەو پارەیە بە حەڵال ئەزانن کەوا بلۆگەرێک ڤلۆگەرێک لە ڕێگەی کۆرسێکەوە بەدەستی هێنێ لە کاتێکە ئەم کۆرسە اختصاصی خۆی نییە و سوود بە خەڵکی ناگەێنێ واتە کە من پارە ئەیەم بە ئەو کۆرسی ئەو ئەیکڕم سوودی لێ نابینم تەنها پارەکەم بە خەسار بردووە یان ئەبینین بۆ نمونەکە ئێستا ئومەد لە حاڵێکی قورسایە و مسلمانانی غەزە حاڵیان قورسە و بەڵام ئەوان دێن ئەو بلۆگەر و ڤلۆگەرانە نەک هەر خۆیان پشگیری ئەو بڕاندا ناکەن کە سەپۆرتی دوژمناکات و سەپۆرتی کۆمەڵکوژی غەزەکە خۆیان دێن داوای لە خەڵکەکەن کە پشگیری ئەمە بکەن ئەمە سەرەتا بۆ مامۆسای بەڕێز و بۆ مامۆستا نووسەیپەی بەڕێز ئایا جەنابتان لە ڕووی دەرونیەوە کە پسپۆڕی ئەو بابەتەن ڕاستە ئێماڵین خەڵکی
سپۆڕی کۆمەڵایەتین ڕاستە ئێمە ئەڵێن خەڵکی ئێستا لە قەیرانێکی قورسان بەڵام ئەکرێ مرۆڤ ئەوەندە ئیرادی لاواز بێکەوە بەهۆی ئەو قەیرانەوە دەست بەرێ بۆ ڕێگایەکی هەڵە بۆ بەدەستهێنانی پارە خۆ ئەکرێ ئینسان لە ڕێی سۆشیال میدیاوە بە ڕێگایەکی تەندروست پارێکی باش بەدەست بهێنێ بەڵام ئەکرێ ئێمە بڵین ڕێگە ناتەندروستەکە هەڵەبژێرم بۆی پارەیەکی باشترم دەستکەوە ئەمەش بەهۆی قەیرانی داراییەوەیە ئەو خوشکە شەر بازگاری پرسیارەکان لای خۆتان یادداشتکەن. سلام علیکم، من سایە مەهدیم. من زیادکردنێکم هەیە بۆ بابەتەکە. ئێمە زیاتر باسی ڤڵۆگەرە محەجەبەکانەکەین، ئەو ڤڵۆگەرانی کە بەناوی ئیسلامەوە باسەکەن. بۆچی ئێمە باسی ڤڵۆگەرەکان ناکەین کە نەحیجابەکەن و نە لە ئیسلامان؟ ڕاستەکەی من ئەڵێم ئەگەر کەسێک بێەوە بتکوژێ ژەهرەکەت ناداتێ، بەڵکو ئەوی کاتە ناو خواردنە خۆشەکەەوە بۆ ئەوەی کە هەست نەکەی کە ژەهریتیە. ئەمانیش هاتوون ژەهرەکەمان بە ناوی ئیسلامەوە ئەدەنێ بۆ ئەوی کە هەستی پێ نەکەین. مناڵان سێری ئەەکەن و گەنجان سێریەکان وا ئەزان ئەمە ئیسلام و دوانەکەون. دەستان خۆش بێ. ئەوسا بە کورتی ئەگەر وەڵامی ئەو خوشکە بیتەوە دەست خۆش بێدادە ئیلهام خوا پاداش باتەوە. طبعا ئەو کۆرسانەی هەر کەسێک کە بابەتێک ئەڵێتەوە بە تایبەت ئەو بابەتە ئەگەر پارەیەکی لەسەر وەربگرێ ئەبێ شارەزایی تەواوی هەبێ لەو بابەتەی کە پێشکەشیەکە و لانی کەم ئەگەر اختصاصی تیا هەبێ بێگومان باشترە ئەگەر نا لانی کەم شارەزایەکی باشی لەو بابەتەیە هەبێ. ئەمە یەک. دووهەم ئەبێ ئەو شتێکی سوودبەخش بێ کە بە خەڵکی ئەگەیەنێ ئەو کاتە داهاتەکەی حەڵاڵە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەجاڵی طب ئەفەرمێ من تطبب ولم يعلم منه طب فهو ضامن. هەر کەسێک چارەسەری پزیشکی بۆ کەسێ بکاو لە کاتێکا لی نەزانێ ئەوە زەمانەتەکەوێتە ئەستوی. هەر کەسێ لەژێر دەستی ئەو کەسێ تووشی هەر گرفتێکی تەندروستی ببێ یان تووشی هەر زەرەر و زیانێک ببێ ئەوە ئەبێ پێی ببژێردرێ. بە هەمان شێوە ئەوانش کە ئەو کارە ئەکەن ئەگەر اختصاصیان نەبێ ئەبێ ئەهلی اختصاص بن. ئەگەر اختصاصیان نەبێ ئەبێ لانی کەم شارەزایەکی چاکیان لەو مەجالەیە هەبێ و ئەو شتێکی کە بۆ خەڵکی پێشکەشەکەن ئەبێ شتێکی سوود بەخش بێ و نەفعی هەبێ و ئیزافەتەن جزئێکی تریشی هەیە پرسیارەکەی و فەرمووی پشتگیری ئەو کاڵا و شتومەکانەکەن کە دژمنانی ئیسلام بۆ گیانی مسلمانان بەکارێنن ئەوە بە دڵنیاییەوە نە ئێمە ئەبێ پشتگیری ئەو جۆرە براندانە بکەین و نابێ ئەو کاڵایانە بکڕین نابێ بە هیچ جۆرە هاوڕا نەبین لەگەڵ ئەو کاڵا و شتومەکانە کە دەعمی دژمنانی ئەم دینەکەن بۆ کوشتنی مسلمان. بخانەگەر وەڵامی پرسیارکی سەبارەت بۆ ینی ئەم قەیرانی کە ئێمەیتە ینی ئەکرێ ئەم قەیرانەوەمان لێ بکا کە بە ڕێگێکی ئاوا ئێمە پارە پیاکەین نەخێر ینی چونکە ئەو وەکو لە پێشەوە باسمان کرد ینی ئەو کۆمەڵی بابەت باسەکە کە یەکەم لە بواری خۆیانە دووهەمیش مبالەغەش ئەکەن لە بابەتەکە ینی کۆمەڵشتی ناڕەوشتی ئەکەن وەکو نەدانی مەسەلەن زانیاری ڕاست مبالەغەکردن و هەندێک جار لەگەڵ ڕێزمام قساکەم درۆکردن بۆ هەنێ بابەتی خۆیان کە ئەمانە نەخێر هیچ گونجاو نیە و چکە قەیران هەر ئەوانی تیانە خۆ ئێمە هەموو کەس لە قەیرانە ئەتوان بە ڕێگەکی شیاوتر کارێکی شیاوتر دەست خۆش بێ. ئەگەر دوا وتی خۆت لەسەر کۆی پرۆگرامەکە و پرسیارانە ویست بێتە قسێ بکەیت نەمێشت بێ دواوتی خۆت لەسەر پرۆگرامەکە و تەوەرەکە چییە؟ و من ئەمە ئەوش بڵم لێرەوە ینی بۆ ئەو خانمە ڤڵۆگەرە بەڕێزانە بۆ بەشەکان ئەمەی ئێمە شکاندنی ئێوە نییە تەنها دڵسۆزیمانە بۆ ئێوە و بۆ میلەتەکە. دواوتی خۆت دەستان خۆش بێ دەستخۆشیتان لە یەکەم بەڕاستی بەرنمەیەکی زەڕور بوو بۆ ئەم کۆمەڵگەیە و من لێرەشەوە ئەڵێم ئەکرێ ئەو ئیشانە بکەن بە ڕێگەیەکی تر ینی مەسەلەن خۆ عرضکردنی کەمتر تیابێ و ئسلوب و گاندنی شتەکانیشیان جیاوازتر بێ و داوا لە تاکی کوردیش ئەەکەم بە تایبەتی ئافرەتان بەداخەوە ینی کاریگەری سۆشەڵ میدیا زۆر هەیە لە سەریان ڕۆشنبیری تا گرنگە بۆی ئەو کاریگەریانە بە ئیجابی وەرگرت. دەستخۆش مامۆستا کەمتر لە خولەکێکم ماوە ئەم دواوتەی خۆت هەم ئەوی باسێکوتە ئەمانە بووە ماڵێن حرامنیان خراپن کۆمەڵێک با بڵێن فاکتەریکە بە دوایانە چی هۆکار زۆرە بەڵام لەبەر کاتەکەت کەمە یەکەم خەڵکانێک سەرقاڵەکەن بە شتانێک و کە هیچ ئیسفادەیەکی نییە زۆربەی ئەو شتانە هەموو شتی ڕۆتینی ڕۆژانن ئەمە ئاوهای ئاوە سەرمەکەمەشانە ئاوا خۆمە گۆڕم ئاواگەم هیچ ئیسفادەیەکی نییە. دووهەم فەخر و شانازی و خۆ هەڵکێشانی تیا بەسەر خەڵکیە کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم إن الله أوحى إلي أن تواضعوا خوا وحی بۆ کردم کە ئێوە متواضع و خاکی بن. دواتر ئەفەرمێ استعینوا على قضاء حوائجكم بالكتمان فإن كل ذي نعمة محسود.
هەتا ئەتوانن ئیش و کار و پێداویستەکانی خۆتان بەنهێنی جێبەجێ بکەن چونکە ئەوەی کە خاوەن نیعمەت بێ حەسادەتی پێ ئەبرێ تۆ ئەمڕۆ پیاوەکەت لەبەر عید میلاد تەسارەیەکی بۆ کڕی و ئەو خەڵکە داماوەی تر چی بکە حەسادەتت پێ ئەبرێ ئەکەویتە بەرچاو خەڵک و وەکو وتمان کۆمنتی ناشرین و نەشیا و قسەی غڵەتیان پێ ئەوترێ کاتی خەڵک بەزایە ئەدەن و ئیستیغلالی خەڵکەکەن کە بچێ شتانێک بکڕێ کە نەن کوالیتی باشە نە شتێکە بە کەڵک دێ و من آخر قسم بۆ ئەو دادە بە ڕێزانە قسێکی زۆر جوان کەوتراوە سێشت بە خەڵکی مەڵێ ذهبەکە ذهابەکە مەذهبەک سێشت نابێ بە خەڵکی بووتێ ذهابەکە بۆ کێ ئەڕۆی زەڕونی خەڵک بزانێتەوە بۆ شووە چیت و خەریکی چیت ذهبەکە ئاڵتونەکەت پێویست ناکە خەڵک بزانێت تۆ چەنی ئاڵتونت هەیە ئێمە سەرەت و سامانەکەی و ماڵە سەرەت و سامانەکە نابێ بە خەڵک بڵێ و مەذهبەک بیر و وەچوونی تۆش چۆنە سەباردووە بابەتێک هەتا تۆ خۆت قسەنەکەی خەڵک نازانێت تۆ چۆنی وەگوتم کۆکی لەگەڵ مۆی ئەم بەرنامەیە بۆ شکاندنی ئەو خانمە نەخێر ئامۆژگاریکردن و بۆ بیرهێنانەوەیە نە لە کەناڵی پەیام نە لە جەنابت و نە لە من و نە لە هیچ بەڕێزیە ناوەشێتەوە کە ئێمە خوانە خاصە ئیش لەسەر شکاندنی خەڵک بکەین تەنها ئەمانەوە پێیان بڵێن کە ڕێگەکانی کەیگرنەبەر و وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد ئەکرێ ناوەڕۆکی ئیشەکانتان و شێوازەکەتان بگۆڕن ئیشەکەتان کارێکی چاکە بابەتی پەروەردەیی بابەتی تەعلیمی بابەتی کۆمەڵایەتی شتی بەسوود چێشتێنان ئەو شتانی کە تایبەت من بە ئافرەتان بە شێوازی خۆی و بە ئەتەکێتی خۆی مانیعنی بەڕێز مامۆستا محەممەد شیمەنی زانایانی سوپاس بۆی لەم تەورێ لەگەڵمان بووی ڕێز نووسەی بە حسین توێژەری کۆمەڵاتی سوپاس بۆ تۆش لەم تەورێ لەگەڵمان بوویت ئەم خوشکە بە ڕێزانەش ئێوەش بەخێر بێن سەرنجەکەی تۆشتەوا بوو دەستان خۆش بێ هەموو لایەکتان بەخێر بن خۆشەویستان بەم ئەندازەیە گەیشتین بە کۆتایی ئەم ئەڵقەی پرۆگرامی هەیوان هیوادارین ئەم بابەتی ئەم جارە وروژانمان و قسەمان لەسەر کرد بابەتێک بێ سوودی لێ وەربگرن و مای دڵسۆزیمان بێ بۆ بەشێک لەو خانمە باڵاپۆشە ڤڵۆگەرانی کە لە سۆشیال میدیادا ئێستا هەن تا ئەڵقەیەکی نوێ لە پرۆگرامی هەیوان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان